سەرۆک جۆ بایدن کە کاندیدی پێشەنگی دیموکراتەکانیشە بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا دەڵێت دەبێ هەمووان سەرکۆنەی ئەو هەوڵە بکەن کە بۆ کوشتنی داناڵد ترامپ درا. سەرۆک بایدن لە وتارەکەیدا داوای یەکگرتووی هاوڵاتیانی ئەمریکایی کرد و هەروەهاش ڕەتکردنەوەی توندوتیژی سیاسی. ئەم لێدوانەی سەرۆک بایدن دوا بە دوای ئەو تەقەکردنە بوو لە داناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا و کاندیدی کۆماری بۆ سەرۆکایەتی ئەمریکا هاوکاتیش بووە دەگەڵ ئەو مەترسیانەدا بۆ ئەگەری ڕوودانی کێشەی زیاتری سیاسی لەم سەروەختەدا کە ئەمریکا دەڕوات بەرەو هەڵبژاردننی سەرۆکایەتی. دەستگای لێکۆڵینەوەی فێدراڵی ناوی ئەو کەسەی ئاشکرا کردووە کە تەقەکانی لە داناڵد ترامپ کردبوو دەژڵێت هێشتاش لێکۆڵینەوە و گەڕانیش بە دوای وەڵامی چەندان پرسیاردا بەردەوامن. سیروان قەچۆ لە دەنگی ئەمریکا میوانی ستۆدیۆی چاوی واشنگتنە. سیروان زۆر سپاس بۆ ئامادەبوون ئەو ڕووداوی تەقەکردنە لە ترامپ چەندێک کۆماریەکانی یەکخست. لەگۆر پسپۆران بڵێن هەر کەس دەبێژە ئەڤایە دەرفەتێک بوو کۆ پارتیا کۆماری پشتی جوداهێن درێژ سەدەماوەی سەرەکی هەبوونە ترامپ دەوێ پێشبرگێدە کاری بوو بۆ جارێکێ دەوێ دەمساڵێدە وەرن با هەڤ و حتا ڕادەیەکێ گۆتاراوان نێزیکی هەڤ بە یعنی لەگۆر شۆپاندنامە کەسێن هەری زێدە بە توندی رەخنە لە ترامپ دەکردن دناو کامپا کۆماریدا نها ئێدی حتا ڕادەیەکێ پشگیریا نەتەنێ پشگیریا ڕەتکردنا توندوتیژیا سیاسی دکن لێ هەروەها گۆتارا سیاسیە ترامپ حەمبێز دکن و ئێدی دبێژن ها کۆماری دبێژن ڤایە دەرفەتەکە ئەڤ هەوڵدانا کوشتنا ترامپ دەرفەتەکە کە وەرە بکارانین داکۆ کۆماری جارەکەدن ڤەگەرن کۆشکەسپی. جامان نەکرد کۆماریەکانی ئەنی لە ئێستادا قسێ و باسێکی گەرم و گوڕژێ لەسەر ئەوەی کە دەڵێن ئەو ڕووداوی تەقەکردە دەرفەتی سەرکەوتنی لە بەردەم داناڵد ترامپدا کردەوە لە هەڵبژاردنەکەی مانگی 11. ڕاستە حتان بەڵێن دوێن بێژن تڕا وەرگرتنی نوتنە سەرڤەیەکێ و سەدی سەد وەرنکردن نەها لە سەروەیەکێ تێکردن لێ گەلێک شرۆڤە کار دەبێژن دەستگاهێن ڕاگەهاندنە ئەمریکی چیەن لیبرال و چژیەن پارێزکار دەبێژن کۆ ئەڤایە ئێدی دەرفەتێن سەرکەفتنا ترامپ نۆڤەمبەرێدا بلندتر دکە ژبەر بۆ نۆرمال تشتێکی دووسا چێ دەبێ بگشتی ئەو کەسێن دوودل حتا ناف کۆماریان دە کەسێ ددل بوون کەسێ دگوتن ئەم بەلکیام نەچن سەر سندۆقین دەنگدانێ کەسێن سەر بۆ خۆک و حتانها بریار نەدابوون وێ دەنگ بدن بایدن یا بدن ترامپ ئێدی دبەک و ئەڤ یەک ببە پاڵپشتنێکش بۆ کۆماریان وش بۆ ترامپ و سەدی سەد وێ ترامپ و کەمپێنا ترامپ ژنها دەست پێکردنە وەکو سەرمیاندارێکی دقۆناغا بێ یا کەمپێنکردنێنەدا وێ بکاربینن. سیروان ئەو ڕووداوی تەقەکردە ئەلبەتە ڕۆژی شەمەی ڕابردوو بوو یعنی وەکو خۆت دەزانی تەنها 2 ڕۆژ پێش کۆنگرەی کۆماریەکان بوو لە ڕۆژی کۆنگرەشدا کە ڕۆژی دووشەممە بوو دەنگی هەموو نوێنەران لە ستانەکانە ئەلبەت نوێنەرانی کۆماری مەبەسمە هەر هەمووی بۆ داناڵد ترامپ چوو داناڵد ترامپیش جێگیری خۆی دەستنیشان کرد ئەگەر بێت و سەرۆکایەتی بباتەوە دەستنیشانکردنی جێگر چ شتێک لە هاوچێشەکەی ترامپ ئاگۆڕێ. گەلک تشتێک vەیەکی هەنێ بەڵێن ئەمژبیر نەکەن کۆ JD ڤانس حتا بەری دەمێکی وەختا کۆ هین سیناتۆر و هینجی سیناتۆرە گەلێکی ڕاخنەگەرێکی توندیە ترامپ و ئەو هەروها کەسێکی گەنجە ترامپ بە ئانیناوی ناو کەمپێنا خۆ وەکو بربژارێ جیگرێ سەرۆک وان ئاخافتنێت دیت نها ئاخافتن لەسەر تەمەنێ مەزنیە بایدنە لێگەلە کەس دەبێژن تەمەنێ ترامپی مەزنە ترامپ بڤەیەکێ ji bingeha xwe û ji dengderên Amerîkî ji wan re diyar kir ku na ew tenên nûnetiya van kesan nake nûnetiya nifşên din jî dike bi anîna kesekî wekû van ji ber wilo girîng ew her wiha nerînên wî nerînên wî bi taybet duwarê aborî de biڵên siyasetên wî aborî pêşniyazên wî yên aborî ku wexta di encumena sînatoyê de pêşniyar kirbûn gelek tiştê wê yanî تذكر حتى بيش حتى راديك أو وترامب هفدو تمام دكن يعني هجر هناك سياستين ترامب هبو نبدلي ويبون صدي صد وينها هدي نارين إخوان نزيكي هفدو بكن شروفكار دبيجن نزيكرنا فان هردو كسام بنارين جدا ين مثلا سياسة دربة ومثلا أبوري ومثلا هناك برزجريك إنديا كون هال أمريكا روبرو دبن دبكو بنجها كوماريان بنجها دنجدرين كوماريان ودنجدران بقشتي فرهتر بكت في قونا غيدا. بەڵام پێش دەچێ هەندێک کاریگەری هەبێ بەسەر ئەو کەسایەتیە هەرە دەوڵەمەندانە لە ئەمریکایە کە پشتیوانی لە هەڵمەتەکانی هەڵبژاردننی داناڵد ترامپ دەکەن بۆ نمونە
ئێلان ماسک لەگەڵەوەشدا کە پیرۆزبایی لە ترامپەکە بۆ دەستنیشانکردنی جیدی بەڵام نوکوڵیش لەوە ناکرێت کە هەر لەگەڵ دەستنیشانکردنی جیدی وەکو جێگری سەرۆکی داهاتووی ئەمریکا ئەگەر ترامپ بوو نرخی سەهم و سەنەدەکانی کۆمپانیای تێسلا بۆ نمونە یەکسەری دابەزی ڕاستە ئەوەیە ئەو تشتێکی ڕاست و دەماکە و یەکسەر هات ڕاگەهاندن و جێ دێڤانس دێ ببە بربژارێ جیگرێ ترامپ جیگرێ سەرۆکیانی یەکسەر سەهمین تەسلا داکەتەوە نایوێ واتەیەک و وێ بمینن نۆرمال نەکنوچەین سیاسی لە ئەمریکا گاوا چێ دەبن باندۆراوی یەکسەر سەر بازارە سەحمان دەبە لێ ناوێ وێ واتەیە دخۆناغا دەمدرێژ دەوێ باندۆرەکە کوور لەسەر هەبە لێ وەکو تەجی گۆت بەڵێن ئیلۆن ماسک بە دوو پۆستان لەسەر مالپەرا ئێکس ئانکۆ بەرێ تویتر پشگیریا خۆ بۆ vê بریارێدا یعنی د پۆستەکێدا نها هەگەر هەفکارێن مە بەلاو بکن لەسەر ئەکرانێ د پۆستەکێدا گوت کۆ ئەڤایە ئەف هەردوو دەبن تیمێک کۆ ببە ئەنجامە سەرکەفتنێ د پۆستەکە دندە بەری وێ ئیلان ماسک گوت کۆ بریارە دەستنیشانکردنا جیدی ڤانس ji aliyê Trumpê biryareke gelekî baş bû neya bû ji berûlo piştgiriya wê dikin lê em ji bîr nekin ku di heman demê de dîrokek mêjûyek di navbera Vance û Elon Musk heye dema ku sînator bû belên li wekû nimûne carekê pêşniyar kiribû li liqa li meydana Kongresê pêşniyar kiribû ku ew alîkariyên hikûmet yên biriya bacan pêşkêşî bi kirên tirimpêlên elektronîk dike يعني سكهرباء ما بستامن راوستينا لشونا وان هاندر يعني وان لكاريين بريا باجان بدا ترمبيلين كل امريكا تين تشيكرين لنا ترمبيلين كهربائي يعني بنزين وغاز ويتشاغي ايلون ماسك افيك وكو ايريشك راست همبرويج برغو هول دكو قوناغا بدا بتايبه دماكو بايدن ريفابريا بايدن قالك بشجريج بو ياتن جبركو ريفابريا بايدن انسياتيفك دس فكر بود مثلا تشارچويا غورينا كشو هوايه نها دبكو افجو ورو جوهرتن ام نظانن هل وستك بريكو ببا بربجاري جيجري ترامب لي دبكو ورو جوهرتن دبكو هناك سوز دابن ريبرندن جبركو مجبير لكن نتني ماسك هناك ريبرندن ين كارساز بازرگان مزن لامريكا بجگريا خواج بو كوماريان بتايبت بالين بشي دقيقنا سر ترامباتني حتى كسكي وكو جيف بيزوس كو بخو كسكي ليبرال وديمقراط دركتو گوچينا اف تندو تجيا سياسي لامريكا ببع عادت شينا بكو تشتك بلا بجبرلو وكوماري صدي صد السيرفيكي كار بكن كونها برانيا كسن جواكا امريكي لدجي فيكن خوازن فيكي ورگرينن بجگريك لسر صندوقين دنگداني اما بگشتي اما باسمان لكوماريا كان كده لدواي الروداوي تقكرنوا الروشي ديمقراطا كان شون راسته بلين بايدن حرك بري وك حركسي لي وكو سروك بج هركسي جرينتر او يك شرمزار يكسر شرمزار كر وبايدن بو دمك دريج درنكتو بج كوشكا سبي باواكي دايركت بجلي امريكير ناخفي بو دروجه كده دوغو تار كرين يك جبو روجنا مافانا يك باواكي راس لقال ملاتي امريكا اخفي اوايا جرين بو بايدن خص تشتكي بيجكو افتندو تجياكون ها هي حطاره ديك دستي ترامب وكامبينا ترامب شيت هبو وحتى هف بيفينا كده لقال تلفزيون ان بي سي گوت کو ازنا او کسی کو هرگاو انجامین هلبجاتنا رد کیان گوتیم انجامین هلبجاتین بی ین مجدار از رد کم ازنا او کسی کو هرگاو از قربالغه چیت کد تنی جبو از دنگدارم بین بالی خوده بايدن دما کو وی تندو تجیا سیاسی او هولدانا کشتنا تام رد که دخوازه وی که وکو درفت بکار بینه کو هگر هاتو ترامبو سروک و افتشتین وصا بهتر من هگر از ببینم سروک و ڕێ لەبەر تۆندوتوژیا سیاسی وەرەگرتن. ئەلبەت سیروان وەکو ئاماژەشی پێ دەکرێت لەوانەیە و ڕووداوە هەندێک کاریگەریشی هەبێ بەسەر گوتارەکانی بەتایبەتی لە هەڵمەتەکانی هەڵبژاردندا کە دەدرێن کاندیدەکان دەیدەن سیروان زۆر سپاست دەکەم. سپاس بڵێن. ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهایی خۆیشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڕین.